کە بەرپرسانی هەرێم لە یەکەم جارە وتیان 1,400,000 فەرمانبەرمان هەیە، دوای وتیان بایۆمەتریەکەین کردویانە بە 1,200,000 کەس. لەم 1,200,000 کەسە ئێستا ناردویانە بۆ بەغداد 400,000 مەدەنیە. لەم 1,200,000 ئەوەنە هەزارە بەڕێزان ئاوا ڕوبەڕوو من لەگەڵ سەرۆکی حکوومەت دانیشتم، پێم وت 30,000 حیمایەی شەخسیتان هەیە شەخص، کە طبعا ڕقەمەکە و کاتە بە من گەیشت 30,000 بەڵام 53,000 حیمایە ئەشخاص هەیە لە هەرێمی کوردستان. 266,000 پلەی پێشمەرگە هەیە. هەندێک ڕیوایەت باز لەوەکەن کە ڕێژەکە لە وەزارەتی پێشمەرگە هەندێ لیوایان لە شوێنەکانی تر ئەگینا. یەکێک لە ڕاوێژکارەکانی وەزارەتی دارایی بە منی وت شەخسی وتی لە وەزارەتی پێشمەرگە 432,000 کەس موچە وەرەگرن. مەسئلەی لە ساحەڤە هەندێک لایەنمان بینی وتیان مستحیلە تازە نیسبەی لە ساحەڤە جێبەجێ بێتەوە. بەڕێزان لە سەردەمی عەلاویە کورد وتیان ئێمە لە 25 ئەوان وتیان ئێوە لە 12 زیاتر نین. ئەم خاڵێک سەرکەوێ ئەو خاڵێک دابەزێ وتیان لە ساحەڤەتان بۆ تەسبیتەکەین بە مەرجێ هەر کاتێ ئیحسا کرا ئەم ڕێژەیە چەند بوو حساب لەسەرەوەکەین و ئەو پێشویشتان لێ وەرەگرین و کورد ڕازی بووە لەسەر ئەم قەزیە. بۆیە لە موازناتی عێراقاڵێ تەسویە ئەکرێت لە 2004 حتا 2018 ئەوە هەمیشە لە موازناتە هاتووە، بەڵام تەسویە نەکراوە. نزیکەی 100 ملیار دۆلار لە عێراق و هاتووەتە هەرێمی کوردستان بە درێژایی ئەو داتانەی لای من هەن، بەڵام ئەم 100 ملیارە 50 ملیاری لە هەرێما سەرف نەکراوە.